ناوی خۆی گەورە و میهرەبان پرسیارێکی زۆرمان بۆ هاتووە و نەخۆشێکی زۆریش ئەو پرسیارەمان لێ دەکات ڕۆژانە ئایا دکتۆر چی کات دەوالی هێلکەگونەکان پێویستی بە نەشتەرگەریە دەوالی هێلکەگونەکان لە چەند حاڵەتێکا پێویستە نەشتەرگەری بکەین وەکو ئەگەر هاتوو بووە هۆی پوکانەوە و بچووبوونەوەی قەبارەی هێلکەگونەکە یاخود بووە هۆی ئازارێکی تونند و ناڕەحەت بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو ئازاری هەبوو لە هێلکەگونەکان یاخود بووە هۆی نەزۆکی لەم حاڵەتانەیە پێویستە نەشتەرگەری بۆ بکەین خۆشبەختانە ئێستا بە ئامێری مایکرۆسکۆپ ئەو نەشتەرگەریە ئەنجام دەدرێت فەرموو لەگەڵمانە بن ئێستا نەشتەرگەری دەوالی هێلکەگونەکان ئەنجام دەدەین بە مایکرۆسکۆپ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی